هاوڕێیان ئازیزان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و جارێک کرد لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت سەبارەت بە ناڕەزاییە ملیۆنەکانی فەڕەنسا. ئەم بەرنمەیە هەر خۆم پێشکەشیەکەم باسێکە سەبارەت بەم بابەتە ئامادەم کردووە. خۆشحاڵە بم کە ڕەخنەکانی ئێوە سەرنجەکانی ئێوە ئەم بابەتە زۆرتر بتوانێت دەوڵەمەند بکە. دیارە من بەر لەوەی کە ئەم باسە پێشکەشکەم پێم خۆشەوە بڵێم ئەمە بەشێکەوە لە زنجیرەیەک باس بە بۆنەی نزیک بوونەوەی یەکی ئایارەوە لە یەکی ئایاری تا یەکی ئایار کە ماوەی تقریباً 3 هەفتەیەکی ماوە چەند بەرنمەیەک پێشکەشەکەم. ئەم بەرنمەیەکێکە لەوانە و دوای ئەوە لە هەفتەی داهاتووە بەنیازم هەم سەبارەت بە چالەکیەکانی کە بڕیار دراوە لە کوردستان ئەنجام بدرێ بەرنمەیەک بکەم و هەروەها سەبارەت بە دۆخی کارگەران لە چین کە کەمێکی زۆر کەمی لەسەرزانین سەبارەت بەوە بەرنمەیە بکەم. بەرنامەی سێمیش بەر لە یەکی ئایار بەرنمەیەکی گفتوگۆ بێ لەگەڵ هاوڕێم فاتحی شێخ سەبارەت بە مەسایلی چینی کرێکار و موقعیت و جێگا و شوێنی چینی کرێکار لە ئاڵوگۆڕەکانی ئەمڕۆیە. خۆشحاڵە بم ئەگەر لە ڕێگەی خۆتانەوە بتوانن لینکی یوتیوبی ئەم کەناڵە لە لایەن خۆتانەوە بڵاو بکەنەوە و ئەگەر تا سەنەتان کردووە سەبسکرایبی کەناڵی یوتیوبی هیوا بکەن. دیارە من لێرۆ سەرنجم بۆ دێک کە بەرنمەکان بینەری کەمە و بەرنمەکان بە شێوازێک پێشکەشەکرێکە ممکنە سەرنج ڕاکێژ نەبێ. لەو بابەتەوە من پێشوازی لە هەر پێشنیارێک و لە هەر ڕەخنێگەکەم، بەڵام ئەوە بڵێم من ئەم بەرنامانە بە تایبەتی بەرنمەیەک سەبارەت بەم باسی کە ئەمڕۆی کەم و بەرنامانی کە سەبارەت بە مەسایلی کارگەری یەکەم بۆ من بەسە گەردە کارگەری هەڵسوڕاوی کوردستان ئەمانە ببینن. جا بۆی داوای کۆمیچیەوەی ئازیز دەکەم کە لای خۆتانەوە بڵاوی بکەنەوە تاکو ئەو کەسانەی کە من مەبەست من و ئەم بەرنامانە بۆ ئەوانە بتوانن بینەری بەرنمەکان بن و لەگەڵمان بەردەوام بن لە دیتنی ئەم بەرنامانە کە تا جێگایی کە بە من بگەڕێتەوە هەڵی جدیم ئەوەیە کە کۆمەچێک بێ بە زیادکردنی زانیاری یاخود وروژاندنی پرس و بابەتی جۆر بە جۆر سەبارەت بە مەسایلی کارگەری و سەبارەت بە مەسایلی ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی لە کۆمەلگەی کوردستانە. من ئەوەش بڵێم کە ئەم بەرنامانە بەم جۆرە کە پێشکەشەکری هەندێک بەرنامە هەیە، بەرنامەی دیالۆجی هیوا بەرنامەی دیالۆگە لەگەڵ کەسانێکە کە خۆیان لە سەرەتاوە زان دیالۆگە. ئەنی زۆر جارەگەر لە بەرنمەکانە من زۆر مداخەلاکەم و قساکەم خودی بەرنمەکە ئاوایە بەرنامی گفتوگۆ نیە و بەرنامانی کە گفتوگۆەکەم و بەرنامانی کە دیالۆگن خۆشم بەشێکم لە پێشکەشکاری پێشکەشکردنی بابەت و باسەکان و لە دیالۆگ لە مەسەلەکانە. بەرحاڵ وەک گوتم بۆ من جێگەی خۆشحاڵیە بێ کە ئەم بەرنامانە بەو بینەرانە بگا کە مەبەستمە پیان بگا ژمارەیان چەندە چۆنە زۆر لەوانەیە ئەو لەوێتم نەبێ. بەرحاڵ هەفتەی ڕابردوو من لەگەڵ یاخود ئەم پێشەمەی کە ڕۆیشت لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە سەبارەت بەم باسی جوڵانەوە و ناڕەزاییە ملیۆنیەی فەڕەنسا بەرنمەیەکی هاوبەشمان کرد یاخود باسێکی هاوبەشمان کرد. ناونیشانی ئەو باسە پرسیارێک بوو ئایا لە فەڕەنسا شۆڕشێکی کارگەری بەڕێوەیە. کەسێک کە ئەو بەرنامانەی بیدیت بێ زانێکە وەڵامی ئەو پرسیارە بە جۆرێک لە جۆرەکان ئەوە بوو کە لەم دۆخی ئێستا نەخێر لەبەرەوەی کە ئەم جوڵانەوانە کەم و کوڕی گەوریان هەیە. دیارە ئەوەی کە لە فەڕەنسا ڕووەدا جوڵانەوەیکی فراوان و گەورە و عەزیمە
ئەوە جێگای ئەزمون و دەرس لێوەرگرتنە، جێگای لێوە فێربوونە و جێگەی داخە کە نە لە سۆشیال میدیا و لە هیچ لە میدیای کوردیا ئەساسەن مەسائلی کارگەری گوێ پێناجێ، تەنانەت لە سۆشیال میدیاشە بەو ئەندازەیە ئاماژەی پێ نەکراوە و سەرنجی نەخراوەتە سەر. من دیارە هەمومان بەشێکی زۆر لە ئێمەوە منیش جاری وا هەیە لەوانم کە بەم جۆرە جوڵانەوانە زۆر خۆشحاڵە بمەوە بە هەندێک جار پێم وایە کە بەشێکم لە حەماسەتی ئەو جوڵانەوەیە و لە حەماسەتا ممکنە ئەحکامێک باس بکەین وانە، بەڵام سەرنجام پێویستمان بۆیە کە ورد ببینەوە و ئەم بەرنامەیەم بۆ وردبوونەوەی زیاتر سەبارەت بەم باسە. لە فەڕەنسا چی ڕوایە وە بۆ خەڵک ئاوا ڕژاوەتە سەرجادەوە ئەم ناڕزایە گەورە کارگەریە چییە کە هەفتەکانی ڕابردوو بەشێکی زۆری میدیاکانی دنیا قسەیان سەبارەت بەوە کرد، هەتا بڕیار وا بوو کە شای بەریتانیا سەردانی فەڕەنسا بکە، دواتر پاشگەز بۆ نەچوو و بە جۆرێک دۆخەکە لەوە ئەچوو لە بندەسی تەنانەت دەسەڵات و حکوومەت دەربچێ. دڕندەیەکی زۆر زۆری پۆلیسمان بینی و بەرامبەرچیەکی زۆر بە قووەت و بەهێزی خەڵکمان بینی لە بەرامبەر دەستگا سەرکوتگەرەکانەوە، تاکو ئەم پێشەمەی ڕابردووش کە 11مین ڕۆژی ناڕزایی سەرتاسەری بوو، دووبارە ئەم جوڵانەوەی لە ئاسێکی زۆر بەرجەستەیە دەرکەوتوو و سەدان هەزار کەس لە شەقامەکانی پاریس و شارەکانی تری فەڕەنسا بوون بۆ ناڕزایی دەربڕین سەبارەت بەم دۆخە. ئەم دۆخە لە چیوە سەری هەڵداوە چۆن هاتووە؟ من لێرا بە کورتیە چمە سەر ئەوەی کە نیازی حکوومەت چییە و ئەو شتە چییە کە کارگەرانی فەڕەنسای تووڕەکرد بە باسەکە سەبارەت بە خانە نشینیە. طبعا ئەم مۆزوع مەسلەی خانە نشینیە ماوەیەکی دوور و درێژە لە فەڕەنسایە باس و بابەتە و کێشەیە و ئەم ئەخیرە ماکرۆن ئەوێت ئەم ئاڵوگۆڕە دروست بکە. باسی خانە نشینی لە ساڵەکانی 1970کانە یەکەم جار لەلایەن فرانسوا میتیرانەوە بڕیاری ئەوە درا کە خانە نشینی لە 65 ساڵەوە بکرێ بە 6 ساڵ. ئەمە یەکێک لەو دەستکەوتانە بوو یا یەکێک لەو وعدانە بوو کە فرانسوا میتران دابووی کە خانە نشینی نزم کاتەوە، فعلەن ئەمەی کرد و یەکێک بوو لەو دەستکەوتانەی کە کارگەرانی فەڕەنسا بەدەستیان هێنا. لە دوای فرانسوا میتیرانەوە تەواوی سەرۆکەکان کە هاتوونەتە سەرکار و دەسەڵاتیان گرتۆ دەدەست، ژاک شیراک، نیکۆلاس سارکۆزی، ئۆلاند و ماکرۆن، هەر یەکەیان هەوڵێکی داوە کە ئەم سیستەمی خانە نشینیە ئاڵوگۆڕ پێ بدە. تەمەن ژاک شیراک هەوڵێکی دا لە ساڵەکانی 1995 کە ئەم کارە ئەنجام بدا، بەڵام بە خۆپیشاندانێکی زۆر گەورە بەرەنگاری بوونەوە و نەیتوانی ئەم کارە بکە. لە دوایەوە سارکۆزی هات و سارکۆزی ئەویش ڕاستڕە بوو یاخود بەشێکی بڵێن حیز بە بۆژوازیە کۆماری ڕاستڕەوەکانی فەڕەنسایشێکە لە ئەو سەرۆک کۆمارانەی کە بە ڕاستڕەوی ناسرااو بوو، ئەو توانی سەرنجام لە 6 ساڵەوە بیگەینێتەوە 62 ساڵ. واتە خانە نشینی لە بریەوەی کە بە 6 ساڵی خانە نشینبی بە 62 ساڵی لە فەڕەنسا خانە نشینەبی. و ئەمە ئیتر تەمان بەبێ ناڕزایی و بەبێ خۆپیشاندان و بەرەنگاریوانە نەڕۆشتە پێشەوە، ماوەیەک چەند مانگێک ئەم خۆپیشاندانە بەردەوام بوو. لە دوای ئەو ئۆلاند دووبارە فرانسوا ئۆلاند هەوڵیدا کە ئەم سیستەمە دووبارە ئاڵوگۆڕ پێ بدە، بەڵام نەیتوانی ساڵەکان کەم کاتەوە یاخود بە نیازێکی واوە نەهاتوو، بەڵام بە جۆرێک سیستەمەکەی ئاڵوگۆڕ پێدا کە نزیکەی 42 سیستەمی جۆر بە جۆر و ئەوانەی کرد بە یەک سیستەم
کە ئەمەش زەرەر و زیانی بۆ بەشێکی زۆری کارگەران هەبوو و ساڵەکانی کارکردنی بەرز کردەوە. ئێستا لە فەڕەنسا ئەبێت 41 ساڵ کار بکەی بۆی بتانی خانەنشینی وەرگری، کە ئەم 41 ساڵەش دیارە ساڵەکانی کارکردن حسابەکریانی ئەو ساڵانە کە بێکاری یا کەمتر کارێکی تۆ ئەمانە کاریگەری لەسەر خانەنشینیە بڕی پارێ خانەنشینیە بێ بۆی خانەنشینی تەواو وەرگری ئەبێت 41 ساڵی تەواو کارت کرد بێ. ماکرۆن بەمەش ڕازی نەبوو، دیارە لە یەکەمین هەوڵە لە ساڵەکانی ساڵی جاری یەکەمی هاتنە سەرکاریە هەوڵی ئاڵوگۆڕی ئەمانەیدا ئەم سیستەمەیدا و پێی وا بوو کە ئەتوانێت ئەم کارە ئەنجام بدا. کارێکی کرد کە جۆرێک سیستمەکە وەکو ئەمەی کە ئێستا ئەوێ بیکا بە شێوازێکی تر بە فۆرمێکی تر هەوڵیدا کە ئاڵوگۆڕەکان دروست بکە، بەڵام سەرنجام سەر نەکەوت بە دوایە لە 2019 کە مەسەلەی کۆرۆناوانە هاتە پێشەوە ئیتر نەکرا ئەم کارەی بۆ ئەنجام نەدرا و پاشەکشەی کرد. جاری ئەم جارەکە هاتوو ئەم جارە لە هەڵبژاردنا دووبارە خۆی کاندید کردەوە، خۆی و حیزبەکەی کاندید کردەوە دووبارە بە بەڵێنی ئەوە هاتەوە کە ئەم جاریان من خانەنشینی ئەەکەم بە 65 ساڵ، بەڵام ئامادەم 64 ساڵیش مساوامە بکەم سازش بکەم 64ش قوبوڵەکەم بەڵام حتممە ئیکەم. دیارە ئەم باسەکە ماکرۆن هێناوێتی بە هیچ جۆرێک شعبێتی نییە و خەڵکانێکی زۆر لە فەڕەنسایە لە دژی ئەم خواستە و ئەم ویستەی ماکرۆن بوون و ماکرۆن لە هەڵبژاردننی دوا هەڵبژاردنیا کە حیزبەکەی بۆ پەرلەمان کاندید و ئەوانەی بڵێن چۆتە پەرلەمانەوە تەنها لە 1970 هێناوە، ینی ئەم وعدە و ئەم قەولەی کە ئێستا ماکرۆن داوێتی گوایە ئەنجامێداتوانە تەنها لە 1970 خەڵک دەنگی پێداوە. ئەو نوێنەرایەتی یاخود حیزبەکەی باشتر بڵێ نوێنەرایەتی لە 1970 خەڵکی فەڕەنساکە، بەڵام لەگەڵەوەیە ئەم نیازەی هەبووە دیاریشە بە هەموو ئەو بڵین دەرکەوتانی کە دەرەکەوت و دیار بوو ئەگەر ماکرۆن ئەم بڕیاری ببردایەتە پەرلەمانی فەڕەنساکە، پەرلەمان جێگەی تەشریعکردنی یاسا و قانون و ئەوانەیە، ئەگەر ئەم بڕیارەی ببردایەتە پەرلەمان حتمما فەشەلی هێنا، ینی نێتوانی لە بەرزکردنەوەی ساڵی خانەنشینیە لە 62 بۆ 64 ساڵ بە هیچ جۆرەگەم بڕیارە لە پەرلەمان بباتەوە، لەبەرەوەی ئەوە هیچ کە چەپەکان لە نیسبەتێکی بەرزیان لەسەر و لە 124ەوە لە چەپەکان لە پەرلەمانان جگەل لەوەش حتاکو حزابە ڕاستەکانیش هەر هەمویان ناتوان لەگەڵام پێشنیان ئابن، چونکە زیادکردن دواتر دێینە سەر باسی ئەم جەدەلە ئەو مناقەشەی لە بینی کارگەران و خەڵکی فەڕەنسا و دەسەڵاتی فەڕەنسایە، بەڵام باسەکە و بابەتەکە ئەوەیە کە پەرلەمان لەبەر ئەوەی کە جەماوەرێکی زۆر لە دژی ئەم بڕیارەیە هیچ حزبێک لە حیزبەکان جورئەتیوانە ناکاتەنان نەت ڕاستی پەرگیری مەسەلەن ڕاستیستەکانوانە ناتوان لەگەڵ ئەم بڕیاریا بن، چونکەوانش بە جۆرێک ئەیانەوێت کە لە چینی کارگەر خۆیان نزیکەنەوە یاخود چینی کارگەر ڕابکێشن بۆ مەسەلەکانی خۆیان یاخود بۆ دەنگدان پێیان. لەبەرەوە سەرنجام چونکە ئەم بڕیارە نەئەکرا لە ڕێگەی پەرلەمانە و جێبەجێبێ و پەرلەمان نەیەتوانی بیکە، ماکرۆن بەندێکی دەستوری فەڕەنسای بەکارهێنا بۆ تێپەڕاندنی ئەم بڕیارە بەبێ ئەوەی بچێتە پەرلەمان، ینی ماکرۆن بەبێ ئەوەی مەسەلەکە بخاتە دەستی پەرلەمانەوە خۆی بڕیاری لەسەردا وەکو بڕیارێکی مستەبیدانە و دیکتاتورانە بڕیاریدا و قەراریدا کە ئەم بڕیارە بە قەرارێکی ڕیاسی بکا بە قانون و ڕاستەوخۆ مەسەن چەند دەیان ملیۆن کارگەر لە بری 62 ساڵ 64 ساڵ کار بکەن و لە بری 41 ساڵی لە بری تاتەمەنی 62 تا 64 کار بکەن و لە بری 41 ساڵ بشیکە بە 43 ساڵ کە یەکەمیان لە ساڵی 2027 دواتە لە 41 بۆ 43 لە ساڵی 2027
جێبەجێ بێ کامە تەسویل بێ وەکو قانون و لە ساڵی 2030 شاوە تەسویل بێ کە ساڵەکانی خانە نشینی یاخود ساڵی خانە نشین بوون لە 62 ساڵ تەمەنەوە ببێ بە 64 ساڵ تەمەن. دیارە ئەم باسە ئەم جاریان کارگەرانی سەراسەری ڕێکخراوە کارگەریەکان لە چەپترینەوە بۆ ڕاستترینیان یاخود چونکە ڕێکخراوە کارگەریەکان جۆر بە جۆرن مثلا هەتاکو ئەو ڕێکخراوە کارگەری پیلۆتی ڕێکخراوی کاسووریکی کارگەران یاخود ئیتحادی کاسووریکی کارگەران ئەوانش لە دژی ئەم بڕیارە بوون ئەوانش لە دژی ئەم پێشنیاری ماکرۆن و ئەم بڕیاری ماکرۆنن تاکو سیجیتی و سۆلیداریتێت کە سۆلیداریتێت چەپڕەوترین ڕێکخراوەیە یاخود ئیتحادی کارگەری هەمویان لە جەبهەیەکا کۆ بوونەوە سەر لەبەر بڕیاریاندا کە خەباتێکی بێوچان لە بەرامبەر ئەم بڕیارە ئەم قانونیا بکەن بۆ تێکشکاندنی بۆ هەڵوەشاندنەوەی سەرنجام ئەوەش کە لێرەیە دەرکەوت ئەم جارە ئەوەیە کە ئەم ئیتحادیانە توانای هێنانە سەر شەقامی خەڵکێکی زۆریان هەبوو لە ئەندامانی خۆیان بەڵام تەنها ئەمان نەبوون تەنها ئەندامەکانی ئیتحادەکان نەبوون بەڵکو خەڵک جەماوەری ئاسایش بەدەنگ ئەم بانگە و ئازانی ئیتحادەکانەوە هاتن و بە جۆرێک لە جۆرەکان ئەو ڕێکخراوە کارگەریانەی کە تا ئێستا کۆختێک لە فەڕەنسا باسەکراوانە بە جۆرێک فرامۆشەکران یاخود باسەکران کامانە هیچ کاریگەری تەسیرییان نییەوە ناتوانن هیچ شتێک بگۆڕن دەرکەوتەوە کە توانای جوڵاندنی شەقام و توانای ڕابەرایەتیکردنی شەقامیان هەیە. سەرنجام ئەم فیلمە لێرە ئەبیندێ ئەمە بڕیارێکە کە نوێنەری ماکرۆن خوێنێتەوە لە پەرلەمانە و سەرنجام هەر لە پەرلەمانە ئەندامانی پەرلەمان بە سرودی مارسیلیس کە سرودی نیشتیمانی فەڕەنسایە وەڵامیاندایەوە و هەموو هەستان و هەموو بە ناڕزایی ئەم بڕیاریان پێشوازی لێ کرد. ئەم دۆخەی کە لە فەڕەنسایە هاتووە طبعاً بڕووبیانەکان جارێ سەبارەت بە بڕووبیانەکانی فەڕەنسا بڵێن حکوومەتی فەڕەنسا قسە بکەین لەسەرەوەی کە بۆچی ئەبێ ساڵەکانی خانە نشینی لە 62 بۆ 64 بەرز بێتەوە جگەلەوەی کە هەمیشە و بدایم باسیەوەکەن کە بۆچی لە وڵاتەکانی تری ئەوروپا نەچین لە وڵاتەکانی تری ئەوروپاوەکو ئەوان نەکەین بۆ نمونە سوید ئێستا ساڵی خانە نشینی لە 65 کرد بە 67 ئەڵمانیاش هەمان شتە لە بەریتانیا پێما بێ هەر 65 و لەوێژ نیازی سەرخستنی هەیە بە جۆرێکە تەنانەت جێگەی سەرنجیش هەندێک لە کارگەرانی بەریتانیا بە تایبەتی و کارگەرانی لە کانەکانە کارەکەن ئەوانە هیچ کات ناگەنە یاخود ناوەنجی تەمەنیان ناگاتە 65 ساڵوان لەگەڵەوەشە لەبێ بۆ جۆرێ ئەمە یەکێکە لەو بیانۆنە کە بۆچی ئێمە لە وڵاتەکانی تر نەچین و ئەمە مەسەلەن موقعێتی تەنافوسی ئێمە لەگەڵ ئیقتصادەکانی ئەوروپای غەربیە یاخود لە ئەوروپا بەگشتی و دنیاشە بەگشتی تر ئێمە لە موقعێتێکی خراپادانێ لە ڕووی بەرامبەرچیەوە لە بازاری سەرمایە ئەو کە ئێمە خەڵکەکانمان کەمتر کارەکەن بەڵام زەقترین و بەرجەستترین بیانویانەوەیە کە تەمەن بەرز بۆتەوە تەمەن زیادی کردووە خەڵک تەندروستی باشتر بووە ئەمڕۆ ئەوانی کە لەسەر و شەستەوە یاخود 62 ئەژین و ئەوانە زۆر زۆر زیاتر بوون و ئەم بیانوەیە کە گوایە مادەم وایە مادەم تەمەن زیادی کردووە لە بریەوەی خەڵک خانە نشین بێتوانە کارکە باشترە و ئەو ساڵانەی کەماوەتی لە ژیانە بە ئەکتیڤی بیباتە سەر و ئەکتیڤ بێت و هەوڵدا لە ئابووری کۆمەلگایە بەشداری بکە. طبعا لە بەرامبەر ئەمەیە کارگەران نەزەریان ئەوەیە کە باشە خۆ تەمەن زیادی کردو تەمەن چۆتە سەرەوە بەڵام چیە بڕیاری داوە کە وەختێک تەمەنەچێتە سەرەوە خەڵک زۆرتر کار بکە بۆ ئەو تەمەن زیاد بوونا نەبێ بە خێر و خۆشی و نەبێ بە
سعادەت و خۆشببختی بۆوانەی کە کاریان کردووە 41 ساڵ کارت کردو دوای 41 ساڵ خانە نشین بیت و بڕێ لەزەر لە ژیان ببینی چیتر پێویست نەکە هەموو بەیان 1 سعات حوت و یا 6 یا 5 و یا هەشتی بانی لە خەو هەستی بچیتە سەرکار پێویست ناکەوا بێ ژیان ئاسانتر بێەوەوانە بیانوێکی تری دەوڵەتی فەڕەنسا ئەوەی ئەمە تێچوونی زۆر زۆرە جگەلەوەی کە ئەوانەی کە لەسەر و 62وان خانە نشین و ئابێ خزمەت بکرێن هەندێک جار و تەمەنیان نەچێتە سەر و پێویستیان بە خزمەتکردنەوەوانە جگەلەوە ئەو بڕەپارەی کە دانراوە بۆ خانە نشینی بەش ناکاوە ئێمە پاش ماوەیەکی کەم ممکنە نزیکەی 10 ملیار یۆرۆ ئێمە بکەوینە ژێرەوە یان خود بڵین حساباتەکانمان کەمی بێنێ کێماسی بێنێ بە بڕی 10 ملیار یۆرۆ طبعا لە بەرامبەرە کارگەران و بەتایبەتی من کە جۆبیستی ڕابەریش کارگەری بووم بە ناوی ئەلێکس پێرشۆن کە نیوە سویدی نیوە فەڕەنسیە وەلا یەشێک لە کۆنگرەکانی کۆنگری حیزبی حکمەتیە چاوم پێکەوت و بینیم ئەو لە بەرامبەر ئەمەیە زۆر بە ڕۆشنی جوابێتەوە ئەڵێ تەنها یەک کۆمپانیا لە فەڕەنسا کە کۆمپانیایکی زۆر زەبەلاح و گەورەیە لە بواری گواستنەوەی دەریاییە تەنها یەک کۆمپانیا تەنها لە ساڵی 2022 36 میلیارد دلار قازانجی کردو 36 میلیارد یۆرۆ 36 میلیارد یۆرۆ قازانجی کردو باشە کۆمپانیایکی وە کە لە یەک ساڵ توانێت 36 میلیارد یۆرۆ قازانج بکە بۆ ئەبێ ئەو بەشەکە لە سنووقی خانە نشینی کەم دێنێ لە کۆمپانیەکان نستێنجێ نەک تەنها ئەو کۆمپانیا هەموو کۆمپانیەکانی تری فەڕەنسا بێنەکە ساڵانە سەرۆت و سامانێکی زۆریان وەبەرهێناوە قازانجێکی زۆر ئەکەن بۆ لە قازانجی ئەوان کەم نبێتەوە بۆ بێ لە تەمەنی ئازادانەی کارگەر کەم بێتەوە بۆ ئەبێ بەم شێواز دەبێ و پاشان بۆچی پارە بۆ هەموو شتێک هەیە بۆ شەڕ هەیە بۆ میزانی عسکەری هەیە بۆ هەموو جۆرە مەسالیفێک هەیە کە حکومەت ئێوە بیکە بەڵام بۆچی وەختێک دێتە سەر مەسایلی کارگەر پارە نامێنێەوە پارە بۆ کارگەر کەمە و جگەلەوەش ئەی دروستە کە ئێمە خەڵک زۆرتر ئەژی تەمەەن زۆرتر ئەکا بەڵام ئەی بەرهەمداری کار چنێک چۆتە سەرەوە لە چاو بۆ نمونە ساڵانی پەنجاکان و شەستەکان و تەنانەت هەفتاهشتەکانیش چەندێ بەرهەمداری کار چۆتە سەرەوە چنێ و کارگەرانی کە کاریان کردووە یاخود ئێستا کارەکەن 41 ساڵ چەندێک ئەتوانن بەرهەم بێنن و بۆچی ئەم بەرهەمە ناتوانێت بارتەقای ئەو کێماسیە بێکە لە سنووقی خانە نشینیا هەیە بەرحاڵ دۆخەکە بە جۆرێکە کە ماکرۆن زۆر بەتاق کەوتوتو زۆر بە تەنیا ماوەتەوە طبعا ئەمە بەو معنایە نییە کە کەس پشتیوانی لە ماکرۆن ناکە زۆر جێگەی سەرنجە کە بەشێک لەوانەیە کە پشتیوان لە ماکرۆنەکە نەرەوانە کێسە خانە نشینن ئەوانەی کە خانە نشین بژون لە ماڵەوەن و ئەوانە بەشێکن لەوانەی کە پشتیوانی لە ماکرۆنەکەن بەڵام ئەم پشتیوانیە زۆر کەمە هیچ کاتێک لە 120 ناپەڕێ لە ماوەکانی سەرەتایە لە 66 خەڵک یا زیاتر لەگەڵ بڕیارەکەیان نەبوو دەوڵەت بڕیاریە باشە با دەورەیەک بچین قسە بۆ خەڵە بکەین و ڕۆشنیکەینەوە بۆ خەڵکۆوانەکە ئەم مەسلەیمانچی وەختێک هاتن دووبارە قیاسیان کردەوە تەمان لەم کاتانەیە ئەم نیقاباتانی کە باسمان کردن کەوتنە ئەوانیش قسەکردن لەسەر ئەم باسە و لەسەر ئەم مەسلەیە و ڕوونکردنەوەی و کاتێک ئەم ڕوونکردنەوانەیاندا لەسەر ئەم باسانان لە ڕاستیە لە بری ئەوەی کە بڵین لە بری ئەوەی کە ئەم ڕوونکردنەوانەی حکوومەت ببێ بەهۆی ئەوە کەوا خەڵک پشتیوانی لێ بکە بە پێچەوانەوە کارەکە بوو بەوە کە خەڵک ئەمجارە لە 1970 بەسەرەوە 75 بەسەرەوە لە دژی ئەم بڕیاری ماکرۆستانەوە بە جۆرێک ئەم کاری کە ماکرۆن کردوێتی لە دوو لایەنەوە نیشانی ئەدا کە ئەسڵ قەیرانێکی دیموکراسی زۆر فراوان و گەورە هەیە
لایەنێکەوەیە کە ئاساسەن نەیتوانی بە هیچ جۆرێک بەم بە بڵین ئاراستە و بە قەناتە یاخود کەناڵە دیموکراسیەکانە ئەمە بەرێتە پێشەوە و نەیبردە پەرلەمان و بڕیارێکی هێنا کە ئەساسەن بۆ حاڵاتی زۆر تاواری و بۆ حاڵاتی زۆر کتوپڕە کە ئەم بڕیارە لە دەستورایە ئەوەی بەکارهێنا و لەلایەکی تریشەوە ئەوەیە کە بە ڕوون و ئاشکایی وەختێک لە خەڵک و لە جەماوەرە ئەپرسن و ئەوانە ڕاتان چێ بەرامبەر بەم بڕیارە تەواو خەڵک لە دژێتی ئەنی ماکرۆن لە ڕێگەی بەکارهێنانی دیموکراسیەوە لە ڕاستیە پێشێلی ئیرادی جەماوەری کردو ئەمە یەکێکە لەو خاڵە جەوهریانەی کە ئەبێ لەم بابەتەوە لەم مەسلەیە ئاماژەی پێ بکرێت و باسی بکرێت یعنی ئەوەی کە پێوترێت دیموکراسی کە لە هەمی شەو دایم قسە لەسەرەوەکرێت دیموکراسی یاخو بەمانایی لە خەڵکەوە بەدەستی خەڵکو بۆ خەڵکوانە زۆر بە ڕۆشنی دەرەکەوێت لەم مەوزوعی کە ئێستا ئیبینین لە فەڕەنسای ئەوەیە ڕێک بە پێچەوانەی ئیرادی خەڵکەوە دیموکراسیت کارەکە یعنی نەکتەنها هەر ناتوانێت تعبیر لە ئیرادی خەڵک کاتوانە بگرە بە پێچەوانی ئیرادی خەڵکەوە دیموکراسیت بەکاردێت قسەکە لەسەرەوەیە ڕاستە ماکرۆن کەناڵە دیموکراتەکانی نەگرتوتە بەر بەڵام هیچ کام لە یاساکانی پێشێل نەکردووە تۆ لە جێگایکی وەکو خۆرهڵاتی ناوەڕاستە وەختێک بڕیارێک لە دژی خەڵک دەرەکرێت زۆر جارە وترێ ئەم بڕیارەی نایاساییە نادەستوریە خەڵک یاخود دەستور پێشێل کراوە یاخود یاساکان پێشێل کراوە یاخود دەسەڵات ڕعاتی یاسا ناکە ماکرۆن وای نەکردو ماکرۆن بەپی یاساکان کاری کردو بەڵام یاساکان ئەوانەی کە پیانەوتری یاساکانی دیموکراسی متەناقزن لەگەڵ دیموکراسیێتە ئەویش لە چوە لە جەرگەی دیموکراسیێتە لە جەرگەی یاخود لە چاوجی دەرکەوتنی سیستمی دیموکراسیە تۆ ئەم ئەزمە قوڵەی دیموکراسی ئەبینی ئەمە یەشێک لەو مەسەلانەیە کە لێرەیە ئەبێ ئاماژەی پێ بکرێ و بەرجەستە بکرێتەوە من سەبارەت بەم مەسەلەیە من وا ئەزانم کە ئەم قسەکردنە لەسەر قەیرانی دیموکراسی دوو دیوی هەیە دواتر دێمە سەر ئەم باسە لە ڕووی مەسایلی شۆڕشەوە یاخود لە ئاخۆ ئەمە زەمینەیەک بۆ شۆڕش ئەخۆقێنێ یاخود ئەتوانێ ئەمە ببێتە هۆی شۆڕشکردن دواتر لەسەر ئەم بابەتە زۆرتر تەشریحەکەم لە پاش ئەم قسەکردنە بەڵام باسەکە لەسەرەوەیە ئەم قەیرانی دیموکراسی ئەوە ئەگەیەنیە کە سیستەمە دیموکراسیەکانی دنیا لەوانە سیستەمی فەڕەنسا لە بینی دووڕیانێکی زۆر ڕۆشناوەستاون یا ئەوە تا ئەبێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی شێوازەکانی بەڕێوەبردننی دیموکراسیەوە جەماوەری تر و مباشرتر و ڕاستە و خۆتر خەڵک بەشدار بێت لە بڕیاردانا یاوەتا ئێمە بەرەو ئیستیبدادێکی ڕاستەقی ناچی بەرەو سەرکوتیی ڕاستەقی ناچین یعنی ئەمەی کە ئێستا لە فەڕەنسا کەوتوەتەوە لە ڕاستیە یەشێکە لە دەرکەوتەکانی قەیرانی نیولیبرالیزم و ئەوەی کە قسە لەسەر دیموکراسیەکە لە دنیاە کەوتوتە بەردەم دووڕیانێکی زۆر زۆر بەرجستەوە ئاشکرایانی ئەم قەیرانە دیارە لە شوێنی تر بە شێوازی تر دەرەکەوێت بۆ نمونە ئەوەی کە حیزبە دەستە ڕاستیەکان و ڕاستیستەکان ئەوانە زۆرتر لە پەرلەمانەکانە ڕۆڵیانە بێت کە دیارە لەبەر لە فەڕەنساش هەروایە یاخود ئەوەی کە مەسەرەن وڵاتێکی وەکو ئەمریکا کەسێک سەرکردایەتی کرد بۆ ماوەی 4 ساڵ کەسێکی وەکو ترامپ کە ئەساسەن کە وەختێک لی وردەبییتەوە ئەوانە لە هەموو شتێک بچێت لە ئسانێکی ئاسایی و نۆرماڵ ناچێت ئەمە دەسەڵاتی یەکەمی گەورەترین و بەلاحترین هێزی دنیا بوو لەلایەکی تر و قەیرانە و شەڕی کە ئەیبینین لە دنیا کەوتوتەوە لە کۆمەڵێک مەجالاتە ئێمە قەیرانە سیاسی ئەبینین ئەمەشی کە ئێستا لە فەڕەنسایە دەرکەوتۆ بەڕاستی لایەنێکی یاخود دەرکەوتێکی زۆر ڕۆشنی ئەم قەیرانە گەورەی سیاسی سەرمایهداری یاخود لیبرالیزمە لە ئاستی دنیاە و ئێمە بەڕاستی ئەگەر بە ئاراستی ئاڵوگۆڕشی بنەڕەتیە نەڕۆین بە قازانجی خەڵکو و بە قازانجی دەرکەوتنی
ئیرادەی خەڵک یاخود بە گۆڕانکاری ئەم سیستەمە بەرەو سیستمێکی عادیلانەتر یاخود یەکسانتر و ئازادتر ئێمە بە ناچار بەرەو ئیستیبداد و دیکتاتۆریەت ئەڕۆین و هەر ئەم دەرکەوتەی کە ئێستا ماکرۆن دەرکەوتووە لە ئاستی فەڕەنسایە لە 16 یاخۆ 62 فەڕەنسیەکان بۆ ئەمڕۆ لە ڕاپرسیەکە دەرکەوت کە پێیان وایە کە ماکرۆن بەواقعی دیکتاتۆرە. ینی ئەمە لەبەر چاوی خەڵکە ئەوەی کە ئەمڕۆ حکمی فەڕەنساکە دیکتاتۆرە. ئەمەش طبعاً خەتەرێکی گەورەی هەیە، چونکە ئەگەر ئەوەی کە ئەمڕۆ حکمی فەڕەنساکە دیکتاتۆرە کەواتە ئەکرێ ئەوەی داهاتوش جێ دیکتاتۆر بێ، کەواتە ئەگەر ماری لۆپن کە حیزبێکی دەسەڕاستی و ڕاسیستە ئەگەر لە هەڵبژاردننی داهاتوە بیباتەوە سەرکەوێت و ئەوانە شتێکی نۆرماڵە و قبوڵەکرێت کە ئەمە بۆ خۆی ینی ئینتیکاسەیەکی زۆر زۆر گەورەی ئەوروپایە، شکستێکی زۆر زۆر گەورەی ئەوروپایە کە حیزبێکی ئاوا دەستی ڕاستی بێتە سەرکار و ئەوەش کە ئێستا ئەوترێ لە فەڕەنسا ئەوەیە ئەگەر ئەمڕۆ هەڵبژاردن بکرێ بەبێ سێودوو ماری لۆپن ئەیباتەوە و ئەتوانێت ئەو دەسەڵاتدار بێت لە فەڕەنسایەکە. ئەمەی تر هەڕەشەیە بۆ هەموو ئەو مەعایرانە بۆ هەموو قیەمانی کە بە ناوی دیموکراسیەت و بە ناوی ئازادیەوە لە ئەوروپا خود بە ناوی مەدەنیێتەوە لە ئەوروپا هەیە. ئەمانە هەمووی خاتە ژێر پرسیارەوە ئێمە لەگەڵ ڕۆژگارێکی زۆر ڕەشتر لە ئێستا بەرەوە ڕوەکاکە جگە لەوەی کە لەباری گوزەران و ژیانەوە ڕۆژتایەوارە ینی بەبەردەوامی تۆ گرانی زۆرتر ئەبینی و بە بەردەوامی بێکاری زۆرتر ئەبینی بە بەردەوامی نائەمنی لە کارکردنا ئەبینی کە هەر لەحظەیەک ممکنە بێکار ببیت و ئەوانەوە لە هەموو ناحەیەکەوە مافە ئابوووریەکانت بەرە و کەمی و کەمتر ئەچێوە ژێر پێ ئەنرێ لەلایەکی ترەوە لە ڕووی سیاسیشەوە دەرگیری دۆخێکە بین کە ممکنە دەسەڵاتێک بێتە سەرکار کە هاوشێوەی دەسەڵاتە ئیستیبدادی و دیکتاتۆریەکانی دنیا بێ لە ئەوروپاشە ئەوەی کە پێی وترێ بەهشتی ئازادی یاخود کە دیارە وا ناو ئەنرێ، بەڵام دیارە حتمما فەرقێک و جیاوازیەکی هەیە لەگە وڵاتەکانی تر ئەگەر ئەمە هەم ناوەش 100% دروست نەبێ، بەڵام ئەو ئاستە لە ماف و ئیمکانات کە لە ئەوروپا و وڵاتانی بڵین ئەوی پێی وترێ باکووری سەرمایهداریە هەیە لە چاو بڵین باشووری گۆی زەوی یاخودەوەی پێوترێ گۆی زەوی لە باشوور زیاتر و باشترەوە دۆخێک لە ئەمنێتی ژیان فراهم بۆ کە ئەمانە هەمووی ئەتوانێت بکەوێتە ژێر پرسیارەوە. ئەمە هەڕەشێکی زۆر گەورەیە لە هەموو دەستکەوتانی کە بەشەر لە 100 ساڵی ڕابردووە بەدەستی هێناوە. مەسلەیەکی تر لەم بابەتانەوە کە ئێستا ئێمە بینین لە فەڕەنسا دەرکەوتنەوەی چینی کارگەرە. دیارە چینی کارگەر و نیقابەکان و ئیتیحادیە کارگەریەکان هەمیشە و دایم واسی کراون کە ڕۆڵیان نەماوە، ڕۆژگاریان بەسەر چووە و ناتوانن چیتر جەماوەر کۆبکەنەوە بەسیج بکەن. ئەم ڕووداوەی ئێستا دوو مەسلەی هێنایە پێشەوە کە من پێم خۆشە ینی بە دەقیقی و بە وردی باسی بکەم کە یەکێکیانەوەیە بڵێت چینی کارگەر هێشتا هێزێکی فعالە، هێزێکی بەتوانایە، توانای ئەوەی هەیە کە کۆمەڵگا بەهەژێنێ، توانای ئەوەی هەیە کە ئستیقطابێکی وەها دروستکە کە ژیرۆگرفتی گەورە بۆ دەسەڵاتداران دروستکەوە ناتوان دەسەڵاتداران ئەوەی پێیان خۆشە ئەنجامی بدەن و بیکەن بۆ جۆرێکیانە تایبەتی لە جێگایکی وەکو فەڕەنسایە ئەمە بەشێک لە کەلتوری ئەم کۆمەڵگایەشە کە ئەمە حەقیقەتێکە وایە. بەڵام لەلایەکی ترەوە قسە لەسەر ئیتیحادیە کارگەریەکانە بێ ئەوە بێ ڕێکخراوە کارگەریەکان ئەگەر توانای ئەویان هەبووە ئەگەر ڕادەی ئەندامەکانیان ئەمەنە زۆر بواە ئەم ڕۆبیان توانایە مانگرتنی سەرتاسەری سازدەن و ئەوانە ئەم خۆپیشاندان و شەڕ و بەرەوگرتنی لەگەڵ پۆلیسا پێویست نەبوو. بەڵام کێشەکە لەوەیە کە ئیتیحادیە کارگەریەکان لە ڕاستیە بە دۆخێک کە ئەمڕۆ لە دنیاە هاتۆتە پێشەوە ئەو توانای ئەو ڕێخستنیان نەماوە و ئێستا بەپی ئاخر ئامارانێک کە تا ساڵی 2019 من بینیمە لە 100 کارگەرانی فەڕەنسا لە ڕێکخراوە کارگەریەکانە ڕێکخراون کە ئەمە ئەکاتە ئەوەی کە
ئەگەر تەواوی ئەندامانی ئیتیحادەکانی ژمان بگرن و ئەوانە تەنها لە ١٠ کارگەرانی فەڕەنسا مانەگرن و ئیتر ئەوەی کە مەسەر کارگەرانی کەرتە مهمەکان و بایەخدارەکان لە ئابوووریە چەندێکیان ڕێکخراونە گە بچیتە ناو ئەوەشەوە حتمما ئەو حقیقەتا بینیانی لە ئەم ناڕزایانی ئەم دوایە تەنها لە دوو قەتع و بڵین کەرتی ئابوووریە مانگرتنی سەرتاسەری ڕووداویەکیشیان کەرتی پاکردنەوە بوو کە تەواان ئەوەی کە باسەکرا پاریس ئەسڵان بوو بە زبڵدان ماوەی هەفتەیەک دە ڕۆژێک ئەو مانگرتنە ڕوویدا ئەوانە بوو بە دۆخێکە بۆ نیە هات بە مانای کەلیمە بۆ نیە هات فەڕەنسانی بۆنی دنیای پڕ کردە بوو هەموو شەقامەکان پڕبوون لە زبڵۆ ئەوانە کامە نیشانێدا کە کارگەر چەندێک کاریگەری هەیە کەرتیی تیان ئەو کەرتی بڵین ڕیفاینەری یاخود مەسفای نەوت کە هەندێک لەو کارگایانە مانیان کرد کە کارگەرانیان مانیان کرد و ئەمەش کاریگەری گەوریدانا بەڵام ئەگەر لە ڕاستیە ئیتیحادیە کارگەریەکان توانای ئەوەیان هەبووایە کە سەر بەشێکی زۆری کارگەران لە کەرتە سەرچیەکانە بۆ نمونە لە مەتاراتە لە قیتارەکانە لە هاتوچۆی دەریاییە یاخود بەندەرەکان بۆ نمونە ئەمانە مانیان بگرتایە دیار و ئاشکرایە کە حکوومەت نەکرد تەنها وەڵامی دروستی پێدانەوە ممکن بوو لە بینیش بچێت هەر حکوومەت هەڵگەڕێتەوە دیارە ئەم احتیمالە لا هێزال ئەگەری ڕوودانی دوور نییە ینی ڕووخاندنی ئەم حکوومەتەوە کشی کە پێی وترێ جمهوری شەشەم لە جێی جمهوری پێنجەم ئەمە یعنی شتێکی هین نییە بڵێن یاخود جمهوری پێنجەم ئەمە ئینێکی ئەوە نییە احتیمالێکی دوور نییە بەڵام مەسەلەکە لەوەیە کە ئەم حرەکەتە لەم دۆخی ئێستاە کە ئەیبینین ناتوانین مقایسە بکە لەگەڵەوەی 1960 ڕوویدا بوون لە فەڕەنسایەکە لە قتاعاتێکی زۆرە لە کەرتی ئابووری زۆرە مانگرتنی سەرتاسەری ڕوویدا و ئەم مانگرتنانە لە ڕاستیە دەورێکی زۆر زۆر گەوریان هەبوو ئەو کاتە بۆ ئاڵوگۆڕی زۆر شت لە یاساکان و لە قانونەکان و هەر ئەو زەخمەش بوو کە لە فەڕەنسایە وجودی هەبوو ئەو هێزە گەورەی چەپ بوو کە لە فەڕەنسایە وجودی هەبوو سەرنجام وای کرد کە فرانسوا میتیران ساڵی خانە نشینی لە 65 بک بە 60 کە دیارە ئەمە نییە و مەسلەیەکی تریش کە لێرە لە ئارایە ئەو هەڵوێستە زۆر ناحەزانەیە کە ئیتیحادیە کارگەرەکانی فەڕەنسا لە بەرامبەر ئەحزابی سیاسیە هەیەیان ینی لە حیزب ڕاکردن لە حیزب دوورکەوتنەوە کە دیارە باسی حیزبەوە ناتوانێت باسێکی تایبەت بێ من ڕۆژە لە ڕۆژان بە تەفسیل باسی کەمەوانە بەڵام یەکێک لە کێشە زۆر گەورەکانی دۆخێکی لەم بابەتەیە کە دێتە پێشەوە کە دیموکراسی کەوتۆتە ژێر پرسیارەوە کە ئێمە لەسەر دووڕیانێکین یا بەرەو هەنگاو هەڵەگرین بەرەو ئاڵگۆڕی سیستەمەکە بەرەو سیستمێکی باشتر و چاکتر ئازادتر بەرابەرتر یاخود بەرەو گۆڕانکاری لە سەرمایهداریە لە ڕیشەوە یا ئەوە تا بەرەو ئیستیدادەچین لە دۆخێکی لەم بابەتەیە ئەهەمێتی حیزبی سیاسی دەرەکەوێت مەبڕای من ئەمە لێکدانەوەی بنەوە ئەمە دەرس و ئەزمونێکە کە لە زۆر لەو جوڵانەوەی کە لە دنیا هەورێکرین ئەوەیە ئەحزابی سیاسی وجودی نەبێ ئیتیحادی کارگەری یاخود ڕێکخراوی کارگەری بەتەنها ناتوانێت شەڕی سەر و ماڵ و شەڕیمان و نەمان یاخود سەرکەوتن و ژێرکەوتن لەگەڵ دەسەڵاتە بکە ئەم شەڕە ئەتوانێت لە مەحدودەیەکی دیاریکراوە ببرێتە پێشەوە بۆ کۆمەڵێک دەستکەوت و ئەوانە بەڵام بۆ ئەوەی ئاڵوگۆڕی ڕیشەی لە کۆمەلگایە بەدیبێنی ئەمانە بە ئیتیحادی کارگەری ناکرێت چەندێک ڕادیکاڵیش بن چەندێک ئامادەش بن چەندێک ڕێکخراویش بن و چەندێک فراوانیش بن و ئەم باسە باسێکی گرنگە و ئەمە یەکێکە لەو نەقسانە و لەو کەم و کوڕیانەی کە ئەم جوڵانەوەیە لە فەڕەنسایەتی و یەکێکە لەو دەرس و ئەزمونانەی کە ئەتوانین لێی وەرگری مەبەستەوەیە کە ئیتیحادیە کارگەریەکان
بەو دۆخێکەوە ئێستا هەیەە ناتوانن ژمارەیەکی زۆر لە کارگەران تەنزیم بکەن و ڕێک بخەن لەبەرەوەی پێویستیان بە ئەپدەیتکردنەوەی خۆیان هەیە، پێویستیان بە ئاڵوگۆڕی لە شێوازی ڕێخستنی خۆیانە هەیە، لە شێوازی تەنزیمکردن و شێوازی ناوەندەکانی ڕێخستن چۆنی ڕێگەخەن، چۆن بیریلەکەنەوە، چۆن فۆرمی تازە دێنە پێشەوە پێویستیان بەمە هەیە. لە لایەکی تریشەوە بوونی حیزبی سیاسی ئەهەمیەتێکی زۆری هەیە بۆ یەکانگیربوونی جوڵانەوەی ڕادیکالی لەم چەشنە. ئەوەی کە ئێمە ئەیبینین لە فەڕەنسا جوڵانەوەیکی دلێرانەی ملیۆنەها خەڵکی ناڕازیە کە تەواوی سیستەمەکەی بردووە دەژێر پرسیارەوە، لە تەواوی سیستەمەکە ناڕازی بێزارە و مەسەلەکان تەنها مەسلەی خانەنشینی نییە، گرانیە، کەمی کرێیە، نائەمنی کارکردنە، بێکاریە، چزانم کەمبوونەوەی ئیمکانات ئیجتیماعیەکانە لە هەمووشت ئەم خەڵکە بێزارە و ئەم خەڵکە بەڕاستی ئەم ئەزم و ئیرادەی لەم خەڵکای ئەیبینی، ئەم جۆش و خرۆشەی لە خەڵکایی بینی ممکنە بەشی چەند ئاڵوگۆڕی شۆڕژگێڕانەی گەورە بکە لە کۆمەلگایە. بەڵام مەسەلەکە لەوەیە لەو جێگایە کە ڕێخستنی جەماوەری و ڕێخستنی حیزبی و سیاسی لە ئاستی پێویستانیە، تەواوی ئەو قوربانیانە، تەواوی ئەو ماندوو بوونەش ممکنە ئەو ئەنجامی نەبێت. بە ئومێدی ئەوەی کە ئەم دۆخە لە فەڕەنسایە و ئەم هەلومەرجە لە فەڕەنسایە ڕابەرانی کارگەری بە قەنەعەتیەوە بگەێنێ کە شێواز و فۆرمی تازەتر بۆ ڕێخستن پێشنیار بکەن و زۆرتر و زیاتر لە ڕێخستنی حیزبی نزیک ببنەوە و حیزبی کارگەری خۆیان دروست بکەن بۆ ئاڵوگۆڕپێدانی ئەم دۆخە. بەڵام بەرحاڵ ئەوە دەرسێک و ئەزمونێکە کەکرێ لەم دۆخی فەڕەنسایە وەربگیرێ. دیارە ئەم باسە من لێریا کۆتایی پێدێنم. ڕای ئێوە چییە؟ ئێوە ئەم مەسلێت چۆنە بینن؟ پێم خۆشە لە گۆشەنیگای خۆتانەوە ئەم باسانەی کە من لێریا کردم سەرنجتان هەیە لەسەری، ڕەختتان هەیە لەسەری بین و سنتاخ و ئەمە ببێتە بوارێک بۆ گفتوگۆ و مناقەشە. وەک لە سەرەتاشەوە باسم کرد، خواستم ئەوەیە، داوام ئەوەیە کە هاوڕێیان و بینەرانێک کە ئەم بەرنامەیە ئەبینن لە لای خۆیانەوە ئەم ڤیددیۆیە بە شێوێکی فراوان بڵاو بکەنەوە تا زۆرترین بینەر ئەو بینەرانەی کە مەسایلی کارگەری و مەسایلی ئاڵوگۆڕە کۆمەڵایەتیەکان بەلایەنەوە مهمە بینەری ئەم بەرنامەیە بن و ئەم کەناڵی هیواوە ئەم بەرنامەیەمە لێرە پێشکەشەکەین بناسن. زۆر سپاس کە تا ئێستا بینەر بوون. تاکو و دیدارێکی تر و باسێکی تر لەم باسانەوە گوتم هەفتەی داهاتوو هەم سەبارەت بە چالەکیەکانی یەکی ئایار لە کوردستان و تایبەتی لە سلێمانی گفتوگۆمە بێ لەگەڵ هەڵسوڕاوانە و هەم سەبارەت بە دۆخی چینی کارگەر لە چین قسە و باسێگەکەین. تا یەکتر دیتنەوەیەکی تر بە شادی و کامەرانی تەنەسپێرم. هەر بشین.